زۆر سپاس ئێوارەی هەموو لایەک باش. زۆر سپاسی ئەمریکان کۆرنەری سلێمانی دەکەم کاکە هاوبیر، هەروەها سپاسی کاکدلێر کە بەڕاستی خۆشحاڵم بۆی ئەو دەرفەتیان ڕەخسان و ئەو هەلەیان بۆ من دابین کرد لەوەی لەگەڵ کۆمەڵێک ئەدەب دۆست و لەگەڵ کۆمەڵێک کەسی خەمخۆری بواری ئەدەبیات بە تایبەتی لە دنیای ئێستا دنیای کەرەنتینە و لە دنیای لە ماڵەوە بوون هیوادارم ئێوارەیەکی بە سوود و خۆشمان هەبێ. ڕاستی قسەکردن لە ئەدەبیات پێم وایە کورد بێزگە لە ئەدەب هیچ تری نییە، یعنی قسەکردن لە ئەدەبیات قسەکردنە لە خودی ناسنامەی کورد، لەبەرەوەی ناسنامەی کورد زیاتر ناسنامەیەکی شعریە. ژانرەکانی تری ئەدەب یان هونەر زۆر دوای شعرەوە دێن. کورد ئێمە وەکو نەتەوەی کورد هێندەی قەرزاری شعرین، قەرزاری هیچ ژانرێکی تری ئەدەبی و هونەری نین، لەبەرەوەی یەکەم ناسنامەی ئێمە شعر بووە. تەنانەت یەکەم پەیامی نەتەوەییشمان هە لە ڕێگای ئەحمەدی خانیەوە بووە کە شعرە، لە ڕێگای مەموزینی ئەحمەدی خانی. یەکەم ڕۆشنگەریمان لە ڕێگای شعرەکانی حاجی قادری کۆیی بووە. یەکەم ئیسلاحیمان، یەکەم گۆڕانکاریمان، یەکەم چاکسازیمان لە ڕێگای شعرەکانی قانع و بێکەس و ئەسیری و ئەوانەوە بووە. ئەگەر ئەدەب لە کورد بکەیتەوە یان کورد لە ئەدەبدا ببڕێنی، من پێم وایە هیچ بۆ نامێنێتەوە، لە بەرەوەی لە ژیانی ئێمە، لە شارستانیەتی ئێمە، لە هاوسەرخبوونی ئێمە بێزگە لە ئەدەب مەسەلەن کەمتر زانست دەبینی. ڕەنگە دوانەی دین و ئەدەبیات ینی دیارترین سیمای بوونی ئێمە بێ وەکو کورد. ئەمەیان ڕەنگە وەکو دەڵێن خاڵێکی پۆزەتیڤە، بەڵام بۆ خودی شعر خاڵێکی نێگەتیڤ بووە. چۆن لە ئەوروپا لە ڕۆژ ئاوا ئەو کاتەی کە میتۆد زانستیەکان پیا دەبن، میتۆدی زانستی ئابووریە، سیاسیە، کۆمەڵناسیە، سایکۆلۆژیە، هەتا دوایی بەرەبرە ئەم ئەرکانە لەسەر شانی ئەدەب دێنە خوارەوە. یعنی کۆمەڵناسی دەچێتە بواری خۆی، وەکو کورد نییە دەوایە بە شعر کۆمەڵناسیش بێ. مەسەلەن موسساتی دەوڵەت ئیشی خۆی دەکا، وەکو کورد نییە لە غیابی موسساتی دەوڵەت جۆزەران بە شعر داوای چاکردنی کۆمەلگا و داوای چاکردنی جادە و قیرتا و بەلەدی و ئەو شتانە کرایە وەکو لە شعرەکانی فایاق بێکەسدا هەیە. ئەم خاڵە ئیجابی کە شعر ناسنامەی ئێمەیە لەلایەشکە زەرێکی گەورەی لە ئەدەبیاتی ئێمە داوە کە ئەدەبیاتی ئێمە ببێتە ئەدەبیاتی کۆمەلگا و نەتەوە. ئەمەش دیارە لە بەرچێرە میلەتێکی قوربانی بووینە و داژی کراو بووینەوە، مەفهومە، یانی ئمە لەوە دەگەین گلەیمان لەوە نیە. بەڵام وەکو دەرەنجام دەبینین ڕووبارە گەورەکەی یان ئاوی ڕووبارە گەورەکەی ئەدەبیاتی کوردی زیاتر بۆ نەتەوە و بۆ کۆمەلگا بووە، کەمتر هی ئینسان بووە. یعنی کەمترین حاڵەت ئینسانی تا دەبینی، یعنی تا تێکستێکت دەست دەکەوێت لە مێژووی ئەدەبیاتی کوردی لەسەر گەنجێک کە ژنی بۆ نایە 300 تێکست دەست دەکەوێت لەسەر نیشتمان پەروەری، هەتا تێکستێکت دەست دەکەوێت لەسەر کوڕێک کە خانووی بۆ ناکرێ یان کچێک کە تەعین نابێ، 3000 تێکست دەست دەکەوێت لەسەر نەتەوە و لەسەر مجتەمع. غیابی ئینسان، خودی ئینسان، شتە بچووکەکانی ئینسان لە ئەدەبیاتی ئێمە بەڕاستی ئەم خیتابە زیاتر لە خیتابە سیاسیەکەەوە هاتوێتە ناو خیتابە ئەدەبیەکە، کە هەمیشە خیتابی سیاسی ئێمە خیتابێکی نەتەوەیی بووە، خیتابی تاگ نەبووە، خیتابی ئینسان نەبووە. زیاتر وە چەندین پێویست ناکە پێتان بڵێمەوە هەمومان کوردین و دەزانین وە چەندین مشکلەمان توش بووە لە ڕێگای ئەو خیتابەوە، بەومانەیە کە ژیان پێویستە تەعجیل بکرێ، کە تاگ دەبێ قسە نەکا، لە پێناو کۆمەڵدا قوربانی بدە، لە پێناو نیشتیماندا ببێتە سوتەمەنی، تاکسیە لە پێناو کۆمەڵ. ئەو قسانە هەمووی کراوە، هەمووشمان بازەکەیمان داوە. من پێم وایە ئەدەبی ئێستا لە هەموو دنیا ئەدەبی نەتەوە و کۆمەلگا نەماوە، ئەدەبی ئینسانە. شاعرێک نادۆزی
ئێستا لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە ئیتالیا لە ئیسپانیا شاعرێک نادۆستیەوە بتوانێت یان بوێرێ یان ڕێگە پێدراو بێ بە ناوی نەتەوەی ئیسپان یان نەتەوەی ئەڵمان یان نەتەوەی فەڕەنس قسە بکە هەر بۆشی نییە بەڕاستی لەبەرەوەی مؤسسات هەیە نوێنەری خەڵکە پەرلەمانە هەیئەی دەستوریە محکەمەی عولیایە مەجموعەیەک دامەزراوە هەیە کە تعبیر لە دەسەڵاتی خەڵکەکە یانی شاعیرەکان بۆیان نییە بە ناوی کۆمەلگا و بە ناوی نەتەوە قسە بکەن تا ئێستا ئەم پەتایە لای ئێمەش ماوە من پێم وایە خیتابی ئەدەبی یەکەم دەبێ خیتابێکی ئینسانی بێ لە سەرووی مەزهەبەوە بێ لە سەرووی نەتەوە بێ یعنی ئەدەب بچێتە سەرووی نەتەوە ئەدەب بچێتە سەرووی نەژاد تەنانەت ئەدەب بچێتە سەرووی جێندەریشەوە هەندێک نمونە لەو بارە بێنینەوە مەسەلەن ئێمە وەکو نەتەوە کێشەمان لەگەڵ نەتەوەکانی تر زۆرە ینی بۆ نمونە کێشەی کورد لەگەڵ دەوڵەتی تورکیا باشە ئەی باشە ئەگەر ئێمە کێشەمان لەگەڵ تورکەکانە هەیە بۆ ئۆرهان پامۆکمان خۆش دەوێت بۆچی ئەی ئێمە بۆ نازم حکمەتمان خۆش دەوێت ئەی ئێمە بۆ ئۆرهان وەلیمان خۆش دەوێت ئەی ئێمە بۆ عەزیز نەسینمان خۆش دەوێت لەبەرەوەی ئەم ئەدەبە ئەدەبی عەزیز نەسین ئەدەبی ئۆرهان بامۆک ئەدەبی ئۆرهان وەلی ئەدەبی نازم حکمەت چۆتە سەرووی ململانەی نەتەوە و ململانەی گەلان و ململانەی چەکداریەوە شتەکە بۆتە هونەر و چۆتە سەرووی ئەو کێشانەوە یەکێک لە ئەسبابی ئەوەی کە ئەدەبی ئێمە نابێتە ئەدەبێکی جیهانی ئەوەیە کە ئەدەبێکی زۆر زۆر کوردیە ئەدەب ناکرێ هێندا ئەدەب ناکرێ ئەرجەنتینیە خۆتیان نەدۆزێتەوە ئیسپانیا خۆتیان نەدۆزێتەوە باشە من بۆچی کافکا دەخوێنمەوە لۆرکا دەخوێنمەوە ئیسپانن بۆچی سێرڤانتس دەخوێنمەوە ئیسپانە کەچی من تامیلی دەکەم لەبەرەوەی ئەم ئینسانە ئەم نووسەرە توانوویەتی ئەم هونەرەی خۆی ئەم هونەری دەربڕین و داڕشتن و ئەدەبیاتی خۆی بباتە قۆناغێک لە ئینسانیەت کە من لە ماڵەکەی خۆم لە شاری سلێمانی هەز بکەم ئەوە بۆ من نووسراوە ئەمەیە نهێنی ئەدەبی باش ئەدەبی باش ئەدەبی شکسپیرە ئەدەبێکە هەموو ئاراستەکان هەموو ئایدۆلۆژیاکان هەموو مەسهەبەکان دەڵێن هی ئێمە و هی کەسیشیان نییە من چەپەکانم ناسیوە گوتیانە مەقالەیان هەیە پێشینۆیان هەیە دەڵێن شکسپیر لە ئەنجیری ئێمەیە ڕاستەکان دەڵێن شکسپیر لە ئەنجیری ئێمەیە ریالیزمی واقعیەکان دەڵێن شکسپیر لە ئەنجیری ئێمەیە سریالیستەکان دەڵێن شکسپیر لە ئەنجیری ئێمەیە لە ڕاستیدا تایتڵە گەورەکە ئەوەیە کە دەتوانین بڵێن شکسپیر لە ئەنجیری ئینسانە ئەم ئینسانە جیاواز لە مەسهەوی جیاواز لە ئایدۆلۆژیای جیاواز لەو دنیا بینیە نەتەوەیەک هەیەی دەتوانێت وەکو ئینسانێک خۆی دابدۆزێتەوە هەتا ئەدەبی کوردی هەتا شعری کوردی نەگاتە ئەو ڕادەی کە ئینسانێکی فارس عەرەب تورک کە ئینسانێکی ئەرجەنتینی کە ئینسانێکی ئەرمەنی ئەم تێکستە تامی لێ بکە کێشەی شتێک هەیە ئیجابێتێک پۆزتیڤێک لە ئەدەبا هەیە لە هیچ ژانرێکی تری ئەدەبی هونەریان نییە ئەویش ئەوەیە بە تایبەتی شعر کە تەنهایی ئەوانە نین لەسەر حەقن کاکە شعری ئەوانەیە لەسەر ناحەقیشن باشە بەڕای من چێ لەسەر حەقا مثلەن ڕەنگە حیزبێک لەسەر حەق بێ ڕەنگە تاقمێک لەسەر حەق بێ ڕەنگە شارێک لەسەر حەق بێ بەڵام ئایا ئەمە ڕێژەی نییە لە لای جەنابەت لە لای خوێنەرێکی تر شارێکی تر حیزبێکی تر ئایدۆلۆژیایەکی تر مەزهەبێکی تر لەسەر حەقا کەواتە ئەدەب کە بە شوێن حەق کەوت ئەمە سوودی نییە لەبەرەوەی ناتوانێت خەڵکەکان کۆ کاتەوە لەژێر چەتری کە پێی دەڵێن ستاتیکا کە پێی دەڵێن هونەر کە پێی دەڵێن دنیابینی ئینسانی ئەدەب تەنهایی ئەوانە نییە کە لەسەر حەقن ئەوانەشە لەسەر ناحەقن با نمونەیەکی بەسیط بێنینەوە یەکێک کە تاوانێکی کردووە ڕەنگە کەسێکی کوشت بێ ئەدەبی کوردی شعر و چیرۆک و گۆرانی بۆ کەسانە قەت نەگوتووە کامیسانش ڕەنگە غەریبی دایچ بکە کەویزانش منداڵی خۆش دەوێت کەویسانش پەشیمان دەبێتەوە هەموو تاوانبارێک لە سزنی مەحەتەی هەولێر یان لە سزنی معسکەر سەلامی سلێمانی
بۆی هەیە لە ڕێگای چیرۆکێکە، لە ڕێگای دەقێکی شعری، لە ڕێگای کتێبێکی لە ڕۆمانێک، لە ڕێگای چوار گۆرانی ببێتەوە ئینسان. ئەویش غەریبی دراوسەکانی بکە، ئەویش غەریبی ڕەفیقەکانی منداڵی بکە، ئەویش غەریبی ئەو ڕەحلەیە بکە کە یەکەم جار لە مەکتەب سەری دانیشتیا. هەموو ئەوانەی ئێمە دەینووسین بەڕاستی يعني ئەم پێم سەیرە ئێستا حتا لە ئەوروپا مەسەلەن لە ئەدەبیاتی ئەوروپی حتا مرۆڤایەتیش بوویتە عیبە، لەبەرەوەی کە تۆ دەڵێی مرۆڤایەتی حتا پێشێلی حەقی باڵندە و حەقی گیان دەرەبەرەکانی تر کردووە، حەقی درەخت خواردووە. يعني حتا ئێمە ئێستا کە داوای ئەدەبێکی ئینسانی دەکەین، يعني تەسەووڕکەن ئێمە چەند لە پاشین کە داوای ئەدەبێکی ئینسانیکەن، پێویستە ئەدەبی ئێمە ئەدەبێکی ئینسانی بێ. لە ئەوروپا ئەم قۆناغەشان تێپەڕاندووە کە ئەدەب نابێ ئینسانیش بێ، ئەدەب دەبێ بوونەوەری بێ، ئەدەب دەبێ کەونی بێ، ئەدەب دەبێ بۆ خۆڵ بێ، بۆ بەرد بێ، بۆ دار بێ، بۆ چکە ئێستا فیزیایی ئێستا کوانتۆم میکانیک ئەوەی ئیسپات کردووە کە شتێک نییە ناوی زیندوو بێ و نازیندوو بێ، هەمووی زیندووە. مادەم هەمووی ئەلکترۆناتە، مادەم هەمووی زەڕاتە، مادەم هەمووی لە یەک پێکاتەوە دی، جا چ دیوار بێ و چ بەرد بێ و چ بەشەر بێ و چ ئاژەڵ بێ و چ فڕندە بێ، هەمووی هەر زیندووە. تۆ سەیری کە ئەمان گەیشتون چ قۆناغێک لە دنیا بینی، لە ئینسانیەت، لە بیرکردنەوە، لە وردبوونەوە لەم گەردوونە. ئەی ئێمە ئێستا خەریکی چین؟ ئەدەبیاتی ئێمە چییە؟ ئەدەبیاتی شارچێتی، ئەدەبیاتی حزبچێتی، ئەدەبیاتی ئایدۆلۆژی، ئەدەبیاتی ئیلحاد و ئیسلام، چەپ و ڕاست. ئەوان لە چۆ ئێمە لە چوو؟ بەچ دەگەینە ئەو حاڵەتەی کە ئێمە بگەینە هونەر، ئەدەبی ئێمە، شعری ئێمە بگاتە ڕادەی ئەوەی بێتە هونەر؟ ڕاستی پێش گۆڕینی وشەکان، پێش گۆڕینی ڕستەکان، پێش گۆڕینی داڕشتن دەبێت بیرکردنەوەت بگۆڕی، چکەگە بیرکردنەوە نەگۆڕێ ڕفتار ناگۆڕێ، ئەگە بیرکردنەوە نەگۆڕێ داڕشتن ناگۆڕێ، زمان ناگۆڕێ. بۆی ئێمە بتوانین داڕشتنمان بگۆڕین، بیکەینە داڕشتێکی ئینسانی تر، ئیستاتیکی تر، جوانی تر، مرۆڤ دۆستتر، ئاژەڵ دۆستتر، درەخت دۆستتر. پێویستە پێش ئەوەی ئێمە بمانەوێ دراوسێتی بینی وشە و وشە بگۆڕین، بمانەوێ دراوسێتی بینی ڕستە و ڕستە بگۆڕین، بمانەوێ دنیابینیمان لەسەر کۆپڵی شعری بگۆڕین، پێویستە بیرکردنەوەمان بگۆڕین. بیرکردنەوەکە لەکوێدایە؟ بیرکردنەوەکە لەوەدایە کە پێش ئەوەی تۆ موسڵمان بی، کوردی، پێش ئەوەی کورد بی ئینسانی، پێش ئەوەی ئینسانی ئەم وڵاتەش نی، ئینسانێکی لە هەسارەیەکی گەورە، بە تایبەتی هاوڕێیان لە ئێستادایان دنیا بۆتە گوندێکی بچوو. یعنی ئێستا ئەدەب ئەگەر نتوانێ ململانەی و منافەسەیەکی شەریفانە لەگەڵ سینەما بکە، لەگەڵ دیکۆمنتاری بکە، لەگەڵ سوورەیە بیکە، لەگەڵ وێنەیە بیکە، کاتی خۆی کە یەکێک شاعیر دەبوو لە هەولێر یان لە سلێمانی، هەموو جوغزەکەی خوێندەرەکانی بە سلێمانیان دیبوو. تۆ تەسەور دەکەن ئێستا لە ڕێگای مۆبایل و سۆسیال میدیا و ئەوانە منداڵێکی 15 ساڵ کە هەمووشان زمان دەزانن، منداڵێکی 15 ساڵ هەموو دنیای دیوە، ڕەنگە بە ئۆنلاین چوو بێتە هەموو مەتحەفەکانی دنیا. ڕازیکردنی ئینسانی هاوچەرخ و ئینسانی سەردەمی ئێستا بە ئەدەبیات کارێکی ئاسان نییە ئەگەر نەتوانی شتێکی بدەیتێ کە پێشتر نەیدراوەتێ، جوانێکی نیشان دەی کە پێشتر پێی نیشان نەدراوە. ئەدەبی ئێمە یعنی ناڵێم هەمووی بێگومان، ئەمە بێویژدانیە، بەڵام زۆربەی هەرە زۆری ئەدەبی تونند و تیژیە، ئەدەبی عنفە بەرامبەر بە ژن، بەرامبەر بە زەواج، بەرامبەر بە منداڵ، بەرامبەر بە دوژمن. ئەمە تێناگەم ڕادەی ئەم خوێنەی لە تێکستی ئێمەدایە، لە ئەدەبیاتی ئێمەدایە. ئەگەر سێر جێ بکەی بنووسی خوێن لە شعری کوردی، ڕەنگە پێش 6 ملیۆن کەلیمەی خوێنت بۆ بێ، هیچی کەمتر نییە لە هەموو خوێنەی ڕژاوە. خۆزگە بشمان توانی بایە ئەو خوێنە بکەینە هونەر، ئەوەشمان نەتوانیوە. 15-20 فەردە شعرمان لەسەر ئەنفال هەیە، یەک تێکستی جوای دەدانیە. 5,000 ئینسان دەمرێ لە هەڵەبجە، نەمانتوانی دیکۆمنتارێکی جوان لێ دروستکەین. نمونەیەکتان بۆ بێنەوە. گارسیا مارکیز ڕۆمانێکی هەیە بە ناوی شوێنەواری خوێن لەسەر بەفر. باز لێ ژنێک دەکا کە لە جنێف دەژیرانی دەکا، بن ئەڵقەکەی بریندار دەبێ
والحاصل بەو گوڵەی کە بە هەدیە دەیدەنیەوە ئەوانە دوای دوسێ ڕۆژ و ئەوانە لە کۆتاییدا ئەم ژنە بەم دڕکەی کە لە گوڵەکەیدا هەیە بە هەدیە دانێتێ لە مەراسیمی دەژیرانی دەمرێ دوای 3 ڕۆژ دەمرێ یەکێکە لە نەولێتە هەرە جوانەکانی مارکیز کە خەڵاتشی پێوە بیتووە باشە خێرە ئێمە بەحرێک خوێنمان ڕژاد و ناتوانین تێکستی جوان لێ دروستکەین فیلمێکی جوای لێ دروستکەین کاکە دوکومنتاریش جوان لێ دروستکەین بۆ ناتوانین لەبەر ئەوەی وەکو گوتم ئێمە بیرکردنەوەمان سەبارەت بە ئەدەب نەگۆڕاوە سەبارەت بە دنیا نەگۆڕاوە وشەکانمان گۆڕیوە داڕشتەکەمان گۆڕیوە زمانەکەمان گۆڕیوە ئەمبرتۆ ئیکۆ ڕۆمانێکی هەیە بە ناوی گوڵ طبعا 5-6 ساڵیش مرەشەح بوو بۆ جایزەی نۆبل ئەمبرتۆ ئیکۆ ئەو ڕۆمانەی زین لەسەر چیا برادرە لەسەر سەدەی 11 باشە سەدەی 11 کە ئەو لە ساڵی یاعی لە نەوەتەکانی هین دەینووسێ لە نەوەتەکانی سەدەی ڕابردوو یعنی 9 سەدەی بەسەدا چووە 9 سەدا ئەمبرتۆ ئیکۆیە دەیخوێنەوە بە زمانی عەرەبی تێی دەگەم باشە بۆدلێر بە فەڕەنسی 200 ساڵ لەمەوە پێشی نووسیوە ئەوانە من بە عەرەبی دەخوێنەوە تێی دەگەم باشە شاعیرێک لە تەیراوە یان لە کوران یا لە چوارباغ شاعیر بنووسێ بۆ تێی ناگەم برا خێرا 35 ساڵە من خەریکی ئەدەبم یعنی چی لە شعرێک نەگەم کە بە زمانی دایکم نووسراوە دەی باشە کاکە ئەگە تو بیرۆکێکی قوڵت پێەیە بۆ بەڕوونی نایڵێ برا بۆ ئیلادێم ئالۆز دەکەیت ئەمە دوسێ سەبەبی هەیە یەکەمین شاعیرەکانی ئێمە هەمیشە ویستوانە وەکو شێخ تەعاملکەن یعنی زوهدیان بۆ دێ و حاڵیان بۆ دێ و وەزدیان بۆ دێ و یان وەکو پێغەمبەرەکان وەحیان بۆ دێ و ئەوانە خۆیان لە خوێنەرەکان زیاکەنەوە حتا شاعیرەکان کە دەبنە شاعیر ڕۆیشتنیشان دەگۆڕێ ناسکتر دەبنەوە و نەوعەک دەڕۆن و پرچیان نەوعەکە و نازانم چی ئەوانیان وەکوی بڵێت ئێمە خەڵکی ئاسایی نین کاکە تۆ بۆ خەڵکی بادەم خەڵکی ئاسایینی بۆ وا دەکەی ئەم زمانەوەدا ئاڵاز بێمیش بڵێن تێکستێکە هیچ نیە تۆ بڵێ نا مقەدەسە تێناگەی دەی باشە برادران ئێستا ئەگەر من بە فەڕەنسی یان بە ئەڵمانی قسەیە بکەم ئێوە دەتوانن بەم بڵێن سوپاس یان بڵێن کاکە عەل بۆ قسەمان پێ دەڵێ تێناگەن تۆ ئەگەر تێی نەگەی حەقی ڕەتکردنەوە نییە حەق قبوڵکردنت نییە من لە تێکستێک نەگەم بۆم نییە قبوڵی کەمەوە یان ڕەتی کەمەوە خۆی من ئەگەر بمێ بڵێم ئەو تێکستە جوانە یا ئەو تێکستە جوان نییە دەبێ شەرتی ئەساسی شەرتی بنەڕەتیوە تێ بگەم بۆ ئەوی قبوڵی کەم یان ڕەتی کەمەوە شاعرانی ئێمە هەمیشە گرنگیان بە خوێنەر نەداوە خوێنەر لا هیچ نەبووە حتا تۆ سەیری دیزانی کتێبەکانیان کرد دیزانی کتێبە کتێبی شعری دانایە ڕست بەچی خۆی لێدایە جەبریا بە پیاوی جوانیش دایە خۆ بە وردەوە بە نازانچی ڕست بەش گەورەی خۆی لە پشتەوە لێدایە لە یەکەم لەحزەوە تۆی خوێنەر یان منی خوێنەر ئەو کتێبە دەبینم دەڵێم کاکە کتێبە هی من نییە و کابرایە ئەی کاکە تۆ ئەو کتێبە هی من بێ ئەو ڕسمە گەورەی خۆ چی دادناوە برا باشترین تێکست ئەو تێکستەیە کە خوێنەر حەز بکە هی ئەوە خۆی نووسوێتی یان دەبوایە بینووسێ یان چەند جار بە مێشی داهاتیەوە بووی نەنووسراوە ئۆکتافیۆ پاس ئەم شاعیرە عیملاق و مەزنەی مەکسیک ئیسپان دەڵێ باشترین شعر باشترین تێکست ئەو تێکستەیەکەوە لە خوێنەرەکەی بکە حەزم کابی بە شاعیر حەزم کاویش ئاوە جوان قسە بکە ئێمەوانین من کە دیوان دەخوێنمەوە واحد نەک حەز ناکەم بم بە شاعیر لەوە چی ناگەم دەی کاکە ئاوی قوڵ لێڵ نابێ عەبدوڵڵا گۆران بۆ ڕوونا لەبەرەوەی جوان بوو هیچ نەتی بەوە نەبوو ئاڵۆزی بە شەونمەی درەخت لە ڕووم پڕژاوە لە زەردەی زۆر کەل سەرنجمدا ڕوون جادە چۆڵ و سێوەر و کاتی بەیانی
ئەڕۆیشتم خەیاڵاوی ئەمڕوانی ئەی بۆ جوانە کاکەمە ئەی ئەتۆ بۆ دەڕێکم بۆ دروست دەکەی تۆ دیێڕانە زۆرن لە ئەدەبی کوردی مەسەلەن تۆ بریسکەی پرشنجی تریفەی مانجی شەوگاری دڵبی براڕۆ ینی دڵەکە شەوگاریە شەوگارەکە پرشنجیە پرشنگەکە بریسکەی هەیە بریسکە نادام چییە ئەمە چێ برا شعری باش وەکو قسەی دایک وایە دایک چەند بە سادەی قسە دەکات چەند بەڕوونی قسە دەکات یەکسەر دەگاتە دڵت هەموو ئەو ئەدیبە گەورانەی کە لە دنیاە بوونەتە شت ڕوونن تەنانەت شکسپیر بڕۆ شکسپیر بخوێنەوە بزانە ڕوونیان نا دەی باشە کاکە تێداوەدا دەیشتە شکسپیری مهمتری لە چوارباغ دانیشتووی لە تۆماس شێرنز ئالیۆت مهمتری ئەی من بۆ وێرانە خاشی ئیلیۆت دەخوێنمەوە تێدەگەم بۆ مع العلم بەعەرەبی دی خوێنمەوە یعنی مەفروض ئەوەندە ئالۆز بێ ئەو بە ئینگلیزی ئەوەندە ئالۆژی نووسی بێ کە دەبێتە عەرەبی ئالۆزتر بێ من بە کوردی بخوێنمەوە ئالۆزتر بێ لە کاتێکدا زۆر بەسانەی دێ خوێنمەوە ئەدیبی ئێمە ئاوەکە لیخ نەکا ئاوەکە لێڵەکە بۆ ئەوەی نەزانی قوڵای چەندە ئەتۆ بڵێ وەڵڵاهی برا بە قورئانەوە بستەکە دێ کاکە پیاوش نەخوێندەواری بڕۆ پازە کتێبی بخوێنەوە وەرەوە بڕۆ پازە کتێبان بخوێنەوە ئەتۆ کتێبی فلان و فلان نەخوێنێتەوە ناوەڵا دەیکە کاکە تو مادەم چ لە ئەدەب دەزانی ئەمە خۆی 3 مەترە بەزە تو وای دەبینێت پیاوش نەخوێندەواری تخوا بووە آخر بووە کابرایەک بێتە مەطعەمی نان بخوا ساحب مەطعەم بڵێ وەڵڵاهی ئەتۆ نازانی تامی سوێری تێ نەخۆمە سوێر نییە کاکە هەر دەبێت ساحب مەطعەمەکە لە خزمەتی ئەوانە دابن نانەخۆن نەک ئەوانەی نانەخۆن لە خزمەتی ئەوە دابن ساحب مەطعەمەکەیە کاکە تۆ حەزت لە فەلافلە من ئەگەر حەز لە فەلافلم نەیخۆم حەزم معکەرۆنیە معکەرۆنم دێ ئەمە دەمانگەرێتەوە سەر شتێکی تر مەسەلەی معکەرۆنە و مەسەلەی فەلافل ئەدەبی ئێمە ئەدەبی شخصیە یعنی خۆی مەسەلە حەزی لە ڕەشپێستە یان لە ئەسمەرە 14 تێکست لەسەر ئەسمەر نووسیە ئەدی باشە کاکەوانەی حەزیان لە ئەسمەر نییە چ بکەن یاری مەسەلەن باز لەوە دەکا پەنجەی درێژ و ملی باریک و باشە ئەو ژنانەی پەنجەیان کورتە چ بکەن یانی ڕێک چۆ بەسەر خوگەن جوان نین ینی ئەم فاشیەتە لە شتی شخصی لە فەرزکردنی شتی شخصی ئەگەر ئینسان زاتیان بینوسێ زاتی خۆی بنووسێتەوە زاتی هەمووان دەگرێتەوە لەبەر ئێمە هەمومان یەک زاتمان هەیە هەمومان دایکمان خۆشەوی هەمومان مناڵی خۆمان خۆشەوی هەمومان حەزمان لە سەوزاییە هەمومان حەزمان لە بەرسپلیتە سەیری کە تۆ ئەگەر زاتیەتی خۆت بنووسیەوە زاتیەتی هەمومانە بەڵام تۆ حەز لە ڕەش ئەسمەری دەکەی برا چیە ژنێکە تەلاقدایە 15 تێکست نووسیەم کاکە ژنی خۆ تەلاق نەدایە چ بکەم یعنی تام لەو تێکستان نەکەم سەیری کە ئەدەبی باش دەچێتە سەرووی قەزایە شخصیەکانەوە ئەدیبی باش ئەوەیە کە ئەدەبەکەی ببێتە مەوزوع نەک شخصی خۆی ئەدیبی ئەمە بەعکسەوەیە با نمونەی بەسیطان دەبێت کەس هەیە لە ئەلبێر کامۆ متەمەڕی تر و یاخی تر لە نووسین و لە بابەت و لە ڕۆمانەوەوانە باوەڕ ناکەم هەبێ ئەی ببینم خۆی کەسێکی زۆر بەڕێز و محتەرەمە ئەدیبی کوردوانیە لە تێکستا زۆر تەقلیدیە وەکی تر زۆر یاخیە پرسی درێژ کردەوە بێ مەوعیدە و پارەی خەڵکی دەخوات چێ با بە وڵات شاعرم برا کاکە شاعری دەبێ محتەرەمی بەڵام لە ناو تێکستا متەمەڕید و یاخیبی تۆ وەرە زمانم بۆ تێک بشتێنە ئەو سوورە کۆنانم بۆ تێک بشتێنە ئەو وێنانم بۆ تێک بشتێنە کە پێش و تو هەبووە فەرمو بیرکردنەوەیش تازەم بدێ تۆ یاخی بە لەسەر بیرکردنەوەکان یاخیمە بە لەسەر قەزای ئیجتیماعی وابزانم زۆرم قسە کردو ئەوانە ئیتر بگورێ ئەگەر سەرم هێشاند بوونەوەوانە ئاخیر قسە بۆ ئەوەی نەڵێن زۆر دابەزێت سەر شاعیر و نووسەر و ئەوانە هەمیشە ئێمە شاعیرەکانمان لە دەسەڵاتدارەکان و سیاسی و هینەکانمان مەرتر و شەریفتر بوونە هەمیشە بەمە قەدەوە لەبیر نەکەیت سەردەمی قانع هەموو دەسەڵاتی کوردی بگەڕێ کەسیان بەقەت قانع مەرد نەبوونە سەردەمی ئەسیری سەردەمی حەمدی ساحب قەران سەردەمی نالی هیچ یەکێک لە سەردەمەکەی نالی مەرتر نەبووە
بەرامبەر بە داگیرکاری، بەرامبەر بە غوربەت، بەرامبەر بە هیچ کەس لە عەبدوڵڵا پەشێوی مەرجتر و جەریئتر و شەریفتر نەبووە لە ناو قیاداتی کوردی ئەم زمانە و هەشتاکان و هەفتاکان. ئەوەی ناسنامەی ئێمەی ڕاگرتووە ئەجیبەکانن، ئەو باوازح بێیانی، چکە من نامەوێت قسەکانم بەو ئاقارە بکەوێتەوە کا من دژی ئەدیبەکانم وانە. هەمیشە عەبدوڵڵا پەشێو لە دەسەڵاتی یەکێتی پارتی باشتر بووە، هەمیشە قانع لایمە، هەمیشە حەمدی سەحاب قەران لە دەسەڵات و دەدار و دەستەکەی شێخ مەحموود باشتر بووە. ئەوە ئەدیبەکانن. تەنانەت برادران ئاخر قسەم ئەوەیە کە دەبینی کوردایەتی یان نیشتمان پەروەری یان خاک پەروەری یان خۆشەویستی خاک کە لای ئەدیبەکانە زۆر پاکترە. هێمن موکریانی ئەدەبەکەی زۆر پاکترە لە مێژووی حیزبەکانی ڕۆژهەڵات. ئەسیری ئەدەبەکەی زۆر پاکترە، قانع ئەدەبەکەی زۆر پاک، فایق بێکەس، سالمی ساحب قەران. ئێمە هەمیشە ئەدیبەکانمان زۆر مەرجتر بوونە، عەقڵ فراوانتر بوونە و بێگەندەڵتری بوونە. ئێمە شاعری گەندەڵمان زۆر کەمە. ئەو زمانەی کە لەو 29 ساڵی پاش ڕاپەڕین شاعری گەندەڵ بە فەردە هەیە، ئەمە شار بەرهەمی ئەم سیستەمەیە. بەڵام پێشووتر سەیرکە ئەم شاعرانە زۆر مرد بوونە بەرامبەر بە گەلی خۆیان، بەرامبەر بە کۆمەلگای خۆیان، بەرامبەر بە ذاتی خۆیان. من کاتی خۆی لە بیرمە کە منەمنەماتەکانی بەدیع بابەجانم دەبینی یان هێڵکاریەکانی بەدیع بابەجانم دەبینی لەسەر دیوانی نالی و مەحوی و حاجی قادری کۆیی و ئەوانە دەمگوت ئەڵڵا ئەمانە دەڵێ ئومەڕای عوسمانیەکانن. کاتی خۆی کە یەکەم ڕسمی قانەعم بینی لەگەڵ ڕسمی ئەخۆڵی شاعیر تووشی شۆک بوو، شۆک. ئەمە لە چۆ ئەوەی بەدیع بابەجان ڕسمی کردووە وەکو ئومەرا و سوڵتان و ئیمپراتۆری عوسمانی و سەفەوی و قاجاری. ئەم ڕسمی قانەع لە چۆ بە کراس و شەرواڵێکە بەنە خوێنەکەی دۆخینەکەی سێفڕ شوڕاوەتەوە لەبەرەوەی هێندە برسی بووە. کە دەبینی ئەمە واقعی شاعیرەکانە بێگومان دەبێ یعنی بەو پەڕی تەقدیر و بەو پەڕی ڕێزەوە سەریان بکەیت. بوو بووە زۆرم گوتووەوانە، نازانم کاتەکە چەندە، من نازانم کاک هاوبیر دەتوانین لەگەڵم کۆنتاک بکە یان نا، یان دەست بە خوێندنەوەی هەندێک شعر بکەین. فەرموو کاک تەڵال. کاک هاوبیر چەندمان ماوە؟ چەندمان ماوە؟ ئوستازیان ئەگەر دەستبین بە شعر ئەتوانین مێسە دەست پێ بکەین. چەند شعر بخوێنەوە؟ چەند چارێژێک باشە؟ دەقە چارێژ هەتا سەعات 90 دقەمان هەیە. باشە قوربان وەبی پرسیار و شتیش وەرگین وانە؟ بەڵێ بزەبەتەوە چکە لە 90 دقیقە پرۆگرامەکە ئەوەستێت. باشە قوربانی بم، باشە جە دەستەکانی خۆش سپاس. جلی ڕەشت زۆرە دەزانم، لە کراسێکت لە کەوایەکت پارچەیە قوماشی ڕەشم بۆ هەڵگرا. ئێمە کاتی خۆی خاوەنی سامانێکی زۆر بووین لە ڕەش. دایکم کە مرد عەبایەک و چارۆگەیەکی ڕەشی بۆ وەجێهێشتین. هەمووی من بە هەدەرمدا بە دزی خوشک و براکان و هەر ڕۆژەی پارچەیەکم دەبرد. بیستە بووم ڕەش خەم هەڵدەم ژێو نایداتەوە، بەو هۆیەوە پارچەیەکم دەنایە بەر پشتێنی هەر پیرەمێردێک کە بمزانی با لە شەڕێکدا تەرمی کوڕەکەی گەڕاوەتەوە. پارچەیەکم وەکو نیشانەی کاپتن لە قۆڵی ئەو منداڵە ئێزیدیە بەست کە بەو سەرمایە بە فانیلەیەکی هەڵبژاردەی فەڕەنساوە لە قوڕاوی کەمپێکدا خوشکە بچووکەکەی لە کۆڵ کردبوو. هەر ژنێک پرچی سپی ببا پارچەیەکم لە نووسەوانی دەبەست و گەنج دەبەوە، قژی دەبیسکایەوە. لە دوایین پارچەدا لافیتەیەکی بچووکم بۆ ئەو ساوایە پێنووسی کە لە بەردەرگای ماڵێکدا فرێدرا بوو. عەبا و چارۆگەم تەواو کرد. ئێستا لە باشیم نییە بە خاوەن پرسە و عاشقەکان دەڵێم بەرگە بگرە، ئەمە سونەتی ژیانە.
کەسی من خۆم بەرگە ناگرم و بەم نزیکانە بێتۆی دەمکوژێ کە مردیشم بۆ سەر چوارچێوەی وێنەکەم لە کراسێکت لە کەوایەکت پارچەیە قوماشی ڕەشم بۆ هەڵگرا پارچەیەکی بچووک هێندەی ناو لە پێ ئەو ساوایی فڕێدرا وەک من و تۆ کە بۆ یەک نەبووین و هەر یەکەمان لە بەردەرگای ماڵێکدا فڕێدراین. من ئاوا دەبرم لەسەر بەرزایی پیتی ئەلفی دوایین خواحافیزیمان بەرەو ڕابردووت خۆم فڕێ دەدەم لە کەوتنە خوارەوەمدا لە پەنجەرەی هەر ساڵێکی تەمەنت ئاڵت بەلەتێک پاقلاوە خواردەوە و منیش بۆ هەتایە جیاوازی نێوان پەنجەکانی تۆ و زنودی ستم بزر کرد ئەو کاتەی بەناوی فێرکردنی زمانی عەرەبیەوە ڕستەی سەر ئاوێنەی سایقم پێ حونجە دەکردی کە دەڵێت ئاگادار بە مەودای دووری ناو ئاوێنەکە ڕاستەقینە نییە بێ ئەوەی پرسیاریش بکەیت دەمگوت واتە کەسانێک هەن دووریش بن نزیک دیارن ئەو ساڵی خوازبێنیت هاتوو بە شەرمەوە پەرداخێک ئاوت بۆ کەسێک برد من نەبووم ئەو ساڵە تەزبیح قەزوانەکەی منت لە باسک دەئاڵاند و منیش 101 دەمگوت غەریبیت دەکەم ئەو ساڵەی بە شورا و ناوی منت لەسەر قۆڵ دەنووسی و بە گەرمای هاوین ناچار بوود بە کراسی قۆڵ درێژەوە بگەڕێیت بەردەبمەوە و لە مێژووددا بەردەبمەوە هەتا ڕۆژی لەدایک بوونت لە ناوڕاستی باخچە بچووکەکان بە عەرز دەکەوم و نزیک ئەو خزمانەی بۆ دۆزینەوەی ناوێکی خۆش بۆ تۆ کۆبوونێتەوە دەمرم. دایکم هەتا مردی ژوای زانی سوحبەتە لەم ژیانە تاڵەدا تووشی نەخۆشی شەکرە بوو بێت. لێنین بە خۆی و هەموو کتێبەکانی ستالین و فلمەکانی هۆنیکەر و یاساکانی چاویسکۆ و گوتارەکانی تیتۆ و بانگەوازەکانی ماو بە چاوی بچووک و بەڵێنە گەورەکانی کاسترۆ بە خۆی و هەموو ئەدیبەکانی هێندەی دایکم یەکسان خواز نەبوون کاتێک لە ناو مەنزەڵێکی مسی سپیکراوەوە موعجیزەی لە ئاو دەکرد و دەورمان دەدا سێ هێلکەی کوڵاوی بەسەر 7 مناڵدا دابەش دەکرد. لە پێش چاومە لە ئاخرەتدا ئەو فرشتەی لە تەنیشتم دەڕوا کە دەبینێت چاو بۆ کەسێک دەژێڕم هەموو ڕۆحم شوختە و دەمم تاڵە قلە هەنجیرێکم دەداتێ و دەپرسێت مادام بۆچی پێش ئەوەی بمریت سڵاوێکت نەنار بۆی ئینسانەی لە دەفتەری ئەعمالتدا ڕۆژنێ دوعات بۆ نەکردبێ بە پشتی دەست ئارەقەی نێوچەوانم دەسەڕم و بە هێواشی لەبەر خۆمەوە دەڵێم داعینادی برام داعینادی خۆشم دەوێ وەکو ئەوەی سبەی بمرم غەریبیت دەکەم وەکو ئەوەی هەتایە بژیم لە نێوان من و ژیاندا تۆ هەیت بۆیە ئێستا لەگەڵ دنیا لەو ژن و مێردە دەچین لەبەر خاتی منداڵەکەیان گیانەبنەوە. وەکو هەنجیر هەندێک قسەی شیرینی تۆ مشک کردوتەوە بۆ کاتانەی لێرە نیت. ئەمڕۆ گوتت پیر بووم ئەم شەو هەموو درەختەکانی ئەم شارە خەون بەوە دەبینن ببنە گۆچان. لەگەڵ ئەوەی باشیش نەژیام تەمەنم بەخشیە تۆ وەک ئەو دایکەی هێشتا تێر نەبووە و نیوەی چێشتەکە خۆی دەخاتە قاپی منداڵەکەیەوە. بۆ ئەوەی دووریت لە یادەوەریم جێی بێتەوە ناچار لە مێشکمدا هەرچی گۆرانیم دەزانی سڕیمەوە. ئێستا لە سەیرانی هاوڕێکانمدا سەر دەلەقێنم بەشدار نابم لە گوتنەوەی گۆرانیەکان تەنیا لە کۆتاییەکاندا دەڵێم
ئامان ئامان دەزانی چۆن خۆشم دەوێی وەک باپیرم قەت بە داپیرەمی نەگوت تۆ مانجی منی کەسی هەموو شەوە تاریکەکانی لەگەڵ بەش کرد هێندە غەریبیت دەکەم گەیشتومەتە هەمان قۆناغی ڕوخساری سو هەڵگەڕاوی داپیرەم کاتێک لە ڕسمێکی ڕەش و سپی تووڕە دەبوو دەیگوت کوا عەزیزانە بۆ چێ چوون دەبوو زووتر یەکتر بدۆزینەوە زووتر لەو تەمەنە یەکترمان ناسین ئێستا تۆ لەوە فەقیرتری بتوانیت ئەو هەموو زیانە بژمێریت ئێستا من لەوە سەنگینترم لەسەر شۆستە لەبەر خۆمەوە قسە بکەم و ئۆتۆمبیل بەهۆی تاسەیەکەوە تەنیشتم هێواش بکاتەوە و بۆ لەحزەیەک تیادا جۆم لە گۆرانیەک بێت و بمرم لە گەنجیمدا لەژێر قەڵاتی هەولێر جارێکیان بەڕێکەوت کتێبێکی ئەفسانەکانی ماوریم کڕی ئەو شانەم دەزانی لەبەرچی سەدان جار چیرۆکی ئەو پیاوە سەرسپێم دەخوێندەوە کە دەیتوانی خۆی بۆ هەموو شتێک و هەموو ڕەنجێک بگۆڕێ کە درەختێکیان دەبڕیەوە خۆی دەکرد لە درەختێکی دراوسێ و هانی ڕەگە بڕاوەکەی دەدا وەکو ژنێکی میهرەبان نەوەی لق و پۆپی تر بخاتەوە کاتێک قومریەشیان ڕاو دەکرد بێ ئەوەی مێینەکە بزانێت خۆی دەکردە قومریەکی نێر و بە دەنووکی پڕ خواردنەوە دەگەڕایەوە هێلانە ئەو پیاوە ڕدێن سپیا مامزێکی بدیتایە لە بەردەنجی دووری پڵنجێک گوێ هەڵخستووە و ناوێرە بە ئیسراحەت بنجەرجایەک بخوا خۆی دەکردە مانگایەکی بەتەمەن و لە تەنیشتی لەوەستا و دەیگوت بخۆ کچم کە گەیشتمە ئەم تەمەنە و جەزانیم بۆچی هێندە و چیرۆکەم خۆش دەویست کە دڵنیا بمەوە ئیتر بۆ یەکتر نابین ئێستا وەک ئەو پیاوە سەرسپیا تەنیا دەتوانم خۆم بگۆڕم ببمە کەسێک کە زۆر لە مێژە حەز دەکەی بیبینیت خۆم بکەمە گوڵێکی ئاسن لە دەرگای حەوشەتان خۆم بکەمە ئەو دوکاندارەی میوەی لێ دەکڕید بەس دەتوانم ڕەنجی پێستم بکەمە هەمان ڕەنجی ئەو قەنەفەی لە سەریدا تەماشای هەواڵەکانی ئەم جیهانە وێرانەیە دەکەیت و لە تەنیشت تۆم و نامبینیت زوو دەچرپێنم غەریبی دەکەم ئاور دەدەیەوە کەس نییە ئای خۆشەویستی چغەدێک دەکا شەهیدەکان لێم ببورن چەکە گوڵم لە بەردەم ئەو دانا باخچەکان لێم ببورن پەشانم بۆ گوڵە نایلۆنەکانی سەرسەلاجەکەی هۆنیوەتەوە مردووەکانم لێم ببورن بۆ لە دەستدانی ئەو زۆرتر گریاب منداڵە کلێنس فرۆشەکانی سەرجادە لێم ببورن هەرچی بەراعەت هەبوو خستمە کۆشی ئەوەوە بیرم لەو کروێشکە بەستە زمانە نەکردوێتەوە جانتای چرم بۆتە دیاری بیرم لەو هەموو ئاوە مقەتەرانە نەکردوێتەوە دەستنە جەستەی لاوازی نەخۆشەکانەوە و بەردەرگا شوشتنیەشی ئەو دڵخۆشی کردم جیاوازیم کرد لە نێوان کۆتریە کوڕی شۆڵێک لە پێناو ئەودا بێویژدانیم کرد لە وەسفی پەنجەرەی ژوورەکەی و دەڕابی دوکانێک نادادیم کرد لە نێوان پەپولێ و زیگزیکەیەک لە نێوان مانگایەک و قومریەک لە ئەنجیری سویزی ئۆتۆمبیلەکەی ئەو بووم بەرامبەر کلیلی ماڵی خێزانێکی کرێچی بۆ ئەوەی خەندەی ببینم شعورم نەبووە بەرامبەر ئارەقەی ئەو منداڵانەی وەکو کۆی لە چەڵگەکاندا کار دەکەن و عەترم بۆ برد ئێستا چ بڵێمە ئەو ژنانەی خۆیان سووتان بڵێم خەمم زیاتر لە سووتانێکی بچوشی پەنجەی تۆ خواردووە بە دەشتی بەنجەڵێک ئای خۆشەویستی چغەدێک دەکات چیتر گلەیی لە قسەی کۆن ناکەم
تازەگەری لەکوێ بینین لە ڕۆژگارێک هەموو ڕۆژەکانی دووبارەن. ئەم هەسارەیە تا دێ نەک گەرمتر غەمگینتر دادێ 100 بار تەقای بەستەڵەکەکانی باکوور خەونەکان توانەوە. پیرێژنەکە لەبەر خاتی قورئان فارکراوەکەی هەموو سبەینان لەسەر تەنافی حەوشەیان درۆی تەڕی ڕۆژنامەی حزبی هەڵدەخست. فرۆید ڕاستەکە نیشتیمانی یەکەممان لەدەستدا گریان لەدایک بوون پەشیمان بوونەوەیە. ئای سوچی دایکمان لە دوای ئەم گەشتە دژوارەی دنیا لە ئیسراحەتی گەیشتنەوە ماڵ دەچێت. کاکە هاوبیر کاتمان ماوە قوربان؟ ئوستازیان باڵ لە کاتمان ماوە. باش. خەریکی جەردم وردە وردە مۆکانم سپی دەبن، باڵا و کێشم لەدەست دەدەم، یادەوەری هەر کاتێک بێوێ دەمباتەوە سەر شکستێک. جۆرەکانی خواردنەوەی مەراغ زیاد دەبن و ژمارەی خواردنە ڕێگە پێدراوەکان کەمتر. ئاراستەی گلەیم لە نیشتیمانەوە گۆڕیوە بۆ خیانەتی پەنکریاس و ئەژنۆیەکەم. سزلی زەردی تەمەنم هەر لە کەمی دەدا، تەنها خۆشەویستیم بۆ تۆ زیاد و زیاد و زیاتر دەبێت. کە دەزانم لەم شارە نیت، وەک ئەو منداڵانەی پێڵاو بۆ یاغ دەکەن، سەر بۆ بینینی ڕوخساری کەس هەڵنابڕم. ڕۆیشت و عەسرێک بەیەکەوە چایەکمان نەخواردەوە. لە وێنەیەکی کۆنی هەولێردا بینیم ئەو گەڕەکەی ئێستا تیایدا دەژیت شێڵگەی گەنم بوو، تا چاو بڕکە جیا لە وێنەیەکی وەستاودا دەلەریەوە. لەوانەیە شوێنی خانوەکەتان لەوێ ساباتی چاخواردنەوەی عەسرانی خێزانێکی دیکار بوو بێ. کات تێپەڕی و جوتیار و سابات و گەنم زەمن هاڕینی و لە بەیادەوەریشدا بەربوونەوە. خەمی ئەومە دەزانم لە وێنەیەکی داهاتوودا پاش 100 ساڵێک کەس نازانێت کەسێک لەم خانوەتان دەژیا بە ناوی تۆوە. کەسێکی جوان و خەمبار وەک ئەو تاقە گوڵەی بە تەنیا ماوەتەوە لە ناو سەبەتەی گەنجێک لە ترافیکدا دەیفرۆشێ. پاش چەند جارێک سوڕانەوەی ئەم هەسارەیە قەڵات ناوی ئێمەش دەخاتە تۆمارە وونەکەی سەرحاری بەوە. زیندوێتی قۆڵی سڕبووی بە هێواشی لەژێر سەرمان دەرهێناوە. کۆڵان ماوە و من نەماوم بێم، سعات لە بازاردا دەمێنێ و مەچەکت نا، ملپێز لە دوکانەکاندا هەیە و گەردنت نا. خەڵک کولیچە و شەربەتی مێوش دەکردن و منیش لە قەبرێکدا بۆ بیستنی ئاەتێک چاوەڕێی بەرەبەیانی جەژنانم. کە بیر دەکەمەوە شانە لە پرچت بە تەمەنترا، سەرخی هەڵواسراوی تەنیشت تەباخەکەت لە پەنجەت زۆرتر دەژی. لە پێشبڕکەی زەمەندا گوارە لە گوێت دەباتەوە، جانتا لە پێست و عینەک لە چاوت و پێڵاو لە قاچت نەمرترن. ئەو کاتەی دڵنیام ئەو پارچە تەنەکەی جەڕەسی بەردەرگاتان لە باران دەپارێزێت دەمێنێتەوە و تۆش دەنگت ون بووە، لە خۆم و دنیا تووڕە دەبم. کا دەرفەت هەبوو ئازیزم، عەسرێک بەیەکەوە چایەکمان نەخواردەوە. ڕۆژانە بڕۆ بازار و ببینە پیرەمێردێک وەکو تەلەفۆنی عمومی حەبی گەورە گەورە قوت دەدا و لە هەناویدا غڕەی دێ و بە تەسبیحەکەی هەتا ژمارە 101 لێ دەدا، کەچی ژیان وەڵامی ناداتەوە. ژنێک و کچەکەی دەژێر لچی یەک عەبادا بە دیار فرۆشتنی پاکەتێک پیلی باریکەوە دانیشتون، بێ ئەوەی بزانن لێرە نەهامەتی کۆنترۆلی نییە. گەنجێک ڕوخساری کوژاوەتەوە و
لایەتی شەحن دەفرۆشێ ئەم دیمەنانە لە قاپی ناختدا لەگەڵ دەشتێک نعنای مەراغ بزنە و وردیکە دواتر چاوت وەک لیمۆ بکشە و کەمێک فرمێشتی بەسەرداکە ئەو جا تێدەگەیت بۆچی ئێواران دەڵێن تەنها خواردنی زەڵاتە باش. فیتەرەکان بە هەمویان ئۆتۆمبیلە کۆنەکەی باوکمیان بۆ چاک نەکرایەوە. شاگردێک دیار بوو حەزی لە کتێب بوو گوتی حاجی گوێی مەدەیە لە هەورازی مێژوو بۆ دامێنی ئێستا لەنەوەی پێشنەوەکەمانەوە فرمێسک دەخەینە پاتریەکەوە و ئەو نیشتیمانە پاڵ دەدەین هیچ ناکاو ناک. دانە دانە فووی لە میزڵدانەکان دەکرد و بە پەتێکەوە لە مەچەکی خۆی دەبەست. میزڵدانێکم بۆ کچەکەم لێکڕی و لە دڵی خۆمدا گوتم حاجی بەستۆ لە وڵاتە هەناسەت بە خەسار نەچوو. دوای خۆشەویستیت چیترە و پرسیارە سرم ناخوا کە بۆچی مرۆڤەکان لە وەتەی هەندێکی بریندار دەکەن. هەموو کەسێک لە ژوورەکەیدا ئاوێنەیەک هەیە ئازیزێکی تێدایە، قسەی بۆ دەکا و قسەی لەگەڵ دەکا، چیرۆکە شاراوەکانی خۆی بۆ دەژێڕێتەوە. ئەو کەسەی ناو ئاوێنەکە ڕەنگە باوکی بێت یان دایکی کە زووتر لە پێویست مردن، ڕەنگە عەشقێک. هەموو ئاوێنەکان کەسێکیان تیادایە خۆشمان دەوێت، پێش هەموو کەس بەیانی باشمان لێ دەکا، دوای خۆ گۆڕین بە خاندەوە دەڵێ جوانیت، دوای تاقیکردنەوەی هەر جلێشی تازە دەڵێ پیرۆزە. منیش جاران لەناو ئاوێنەی کەسێکدا بووم، ساف و جوان بووم، زوو زوو بە هەڵمی ئاه دەیسڕیمەوە و خۆی لەبەر مندا دەڕازاندەوە، جێی هێشتم و دووری لە ئەو وردی کردم. ئێستا لە خراپیمەوە نییە کە منیش جار جار کەسێک بیندار دەکەم. بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بەو چریکانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنن. گلەی لەو ژنانە مەکە تەوقە ناکەن، هەیانە لە من دەچێ لەوەتەی ئازیزێکی لەدەست چووە، پەنجەکانی تەنیا بە کەڵکی ئەوە دێن لە پەشیمانیدا بیگەزێت. لەگەڵ بارگە پێچانەوەی ئازیزێکم منیش بەشێک لە ڕوخسارم قەت دەکەم و دەبێتە لۆچ. خەریکە دەگەمە ئەو باوەڕەی لۆچەکانی نێوچەوانی مرۆڤ ڕەفەی یادگارین. باپیرەم جەمەدانەکەی تون تون دەبەست، دەبوایە لەو کاتەوە تێبگەم ڕەشەبای ژیان هەمیشە یاری بەسەر دەکات. لە دڵی مندایە و لە ماڵی کەسێکی تر وای چی هانەیە کە بۆ درەخت کە چۆلەکەیەک لەسەر تەلی عامود دەنیشێتەوە. کاکە هاوبیر ئوستاز بەس نییە؟ ئوستازیان دەستەکانە خۆش بێت لە ساغ بێ قوربانی هەموێنن بەشێرە ناسەکانتان بە هەستە جوانەکەتان لە دڵی هەموومانای لە جیاتی هەمومانی بەڕاستێکی زۆر زۆر سپاس دەکەین. خۆش بێ. ئێمە 10 دقەیەک چارەکێکمان هەیە، 5 دقەیەکە ئەتوانین ئیزافەکەین بۆ پرۆگرامەکەمان، واتە تا 9 چارەک ئەتوانین پرسیار وەربگرین و جواب بینەوە. جا بۆی بەڕێزان ئەگەر بکرێت پرسیارەکان بە کورتی لە بەڕێز مامۆستا تەڵعات بکەن بۆی کە جەنابیان فریاکوێ جوابی پرسیارەکانتان باتەوە، ببورن بە پێی توانە کە پرسیارەکان وەرەگریت. دەستان خۆش بێت.
ئێستا کاک بڕوا وەرەگرم. دەست خۆش بێ کاکاویر، زۆر سپاس بۆ مامۆستا تەڵات تاهیر کە بەڕاستی کاتێکی زۆر ناوازەی بۆ ڕێخستین. ینی ئەکرێ بڵێن لەماوەی ئەم کەرەنتینە کە بڵێن کوردستانی تیا جیهانی تیا یەکێک لە ساتە هەرە خۆشەکان کە گوێبیستی مامۆستا تەڵات تاهیر بووم قسە بە نرخەکانی بەڕاستی سوودم لێ بینی. ڕاستی من وەکو پێشنیارەکەم نەک پرسیارکردن، پێشنیارەکەم ئەوەیە ئێمە کۆمەڵێک خەڵکی زۆر باشمانێ بە تایبەت ئەم جیلەی ئێستا من بۆ خۆم لە ناویانم لە زانکۆی سلێمانی ئەخوێنم، ینی کۆمەڵێک خەڵکی زۆر بەتوانە گەنجی زۆر بەتوانامانەیە، بەڵام ڕەنگە بەهۆی نەبوونی دەرفەت لەوەی کە خۆی بڵێن لەو بوارەی کە تایەتی خۆی پێش بخە نەیتوانیوە ئەو داهێنانیان ئەو بەرهەمەی کە خۆی ئێوێ دروستی کە. جا من ئەگەر بێمە سەر ئەو بابەتەی کە مامۆستا تەڵعەت خۆی باسی کردوتی ئێمە دنیای خوێنمان زەریای خوێنمان ڕژاندووە لە وڵاتەیە، مامۆستا تەڵعەت لە ئێستا لە کوردستان کۆمەڵە چیرۆکی زۆر ینی ئەتوانم بڵێم هەر یەکێک لە ئێمە هەر تاکێک لە ئێمە چیرۆکێکی زۆر ناوازەی هەیە لە ژیانێک کە بەسەری هاتووە، بە تایبەت لەم زروفەی ئێستاە کە بۆ نمونە لەو ساڵانەی دواییە بە هەزاران گەنجڕیان لە هەندەران کرد لە ئاوا خنکانیان، ینی هەزاران ناخۆشی بەسەر خەڵکی ئەو وڵاتەیە هاتووە کە بەداخۆ خۆش توتت هیچیان نەکراون بە ڕۆمانێ، نەکراون بە شعرە، نەکراون بە تێکستێکی جوان. جا من پێشنیارەکەم بۆ جەنابەت کە بتوانی لە نزیکەوە یارمەتی و هاوکاری و گەنجانە بدەیت کە ئەنەوەی خۆیان پێ بگەێنن لەو بواری کە بواری ئەدەبیە، بواری هونەریە کە لە بوارەکەی توە بۆ منە بواری ئەدەبی بتوانی پێیان بگەینی فێری ئەو تەکنیک و فۆرمانەیان بکەیت کە پێویستە لە داهاتووە تاکی کورد و شاعیری کورد ئەدیبی کورد بەکاریان بێنێ. چکە مامۆستا تەڵعەت خۆت باشتر ئەزانی ئێمە لە شتێکە زۆر هاوشێوەی فەلسفەی یۆنانی کۆلین، کاتێک بۆ نمونە ئێمە نالی و سالم و مەحوی و هەموو ئەو شاعیرانی کلاسیک لە حوزرەی مزگەوتا پێگەن، لەلایەن مامۆستایانەوە پێگەن، لەلایەن ئاینەوە پێگەن، یان لەناو کۆمەلگایەکی ئاینی جوانەوە پێگەن. بە هەمان شێوە لە فەلسفەی یۆنانی کۆنا هەموو ئەو فەیلسوف و هەموو ئەدیبانەی کە لەو سەردەمایە ژیاون لە چواردەوروبەری خۆیانەوە فێرکراون، ینی دەستیان ژیراوە. جا لە ئێستا شاتوانم بڵێم سروشتی کۆمەلگای ئێمە وایە گەنجی ئێمە پێویستی بەدەستگرتنە، پێویستی بە هاوکاری و یارمەتیە. ینی بەداخەوە زۆرێکە بینم بۆ منە شاعیر و نووسەر و ڕۆژنامە نووس و هەموو ئەو بوارانەی کە لە وڵاتی ئەمە لە بواری خزمەتان خۆیان گەورە ئەکەن لەسەر گەنجان و فەرزی خۆیان بەسەر گەنجانە ئەکەن، ینی نایەنەوێ بۆن من لە گەنج تێ بگەن لە داخوازی لەم سەردەمەیە تێ بگەن. بۆی کاتی برادرانیش نەکوشم زۆر خۆشحاڵ بووم کە مداخەلەم کرد و زۆر خۆشحاڵی بووم کە بەشدارم لەو وەبنارە کرد. دەستی کاکاویر و برادرانیش خۆش بێت، کاتێکی خۆش بۆیەوە. قوربان کاکە هاویر ئوستازیان وەڵام بزانم یەکە بە کوردی جواب دەبەوە بۆی بیرم نەچێ. فەرموو. زۆر سپاس کاکە بڕوا، پێشدیارەکەت زۆر ڕاستە، ئەوە بەس لە بواری ئەدەبی وانە، تەنانەت حتا لە تەعیینبووناوە لە سوژارم لە زۆربەی بوارەکانی ئێرە بەڕاستی من گەنج بوومە، باوەڕ ناکەم هیچ جیلێک وەکو ئەم جیلەی گەنجی ئێستا یعنی ئەزیەتی کێشاوی. ڕاستە ئێمە و کاتی وەزع ناخۆش بوو، بەعز بوو لە جیران ڕامان دەکردوانە، بەڵام هەستمان دەکرد کەرامەتمان بریدار نەکراوە، نەی دەتوانی کبریا ئەمان بریدار نەتوانی، یعنی بەعز نەیتوانی ئرادەمان بڕۆخێنی، بەڵام ئەمە دەسەڵاتی کوردی کردی، ینی ئرادەی گەنجی کوردی ڕوخان بە سەبارەت بە نەبوونی دەرفەت بۆ گەنجان. من خۆم لە واقعەوە هاتوو، من خەڵکی مەخمورم کە دێمە هەولێری یەک بەشەر اعتراف بە من ناکە. ناوەندی شارەکان کاکە بڕوا، ناوەندی شارەکان بە تایبەتی هەولێر و سلێمانی بێوجدانترین شارن سەبارەت بە بەهرەی ئەطراف، بەهرەی شوێنە دووردەستەکان، یعنی یەکێک لە چۆمان، یەکێک لە سۆران، یەکێک لە خورماڵ، یەکێک لە قەڵاتزێ، هەتا لە ناوەندی هەولێری و سلێمانی، ناوەندی هەردوو شاری هەولێر و سلێمان لە ناوەندە سەقافیەکەی وەردەگیرێ بەڕاستی کارەساتە وەری ناگرێت. ئەم قۆرەخکاریە لە هەولێری شەیە، لە سلێمانی شەیە،
و ئەم دوونیەتە یان ئەم بە نزم سیرکردنی بەهرەی ئەطراف و ئەوانە هەرچەندە خۆشبەختانە شتە باشەکەی لەوەیدا ئێستا شارەکانی شارە گەورەکان کەرکووک دوهۆک هەولێر سلێمانی مەسەلەن وەکو پێشان نییە ئەلامێکی مرکزی هەبێ و 15 حیزبی دانابێت زەریدە و تەلەڤیزیۆن و گۆڤار دەرکا ئێستا هەر یەکەو لە لای خۆی قەناتێکی فەزایی پێ لە ڕێگەی مۆبایلەکەی توانین لایڤ کاتەوە توانێت قسە بکات توانێت پەیامی خۆی بگەێنێ ینی باشەکەی لەوەدا ئەم خۆرەخکاریە نەما هەرچەندە ئەم بێویژدانی شارەکان بەرامبەر بە بەهرەکانی ئەطراف هەرماوە واتە ئەم بیرکردنەوە نەگۆڕێ بەڕاستی ئەم زوڵمە بەرامبەر بە بەهرەی ئەطراف هەر دەمێنێ جانی من دەستەکانە خۆش بێ مامۆستاگەن خاتی کوێستان ئەم کاتتان باش کاکاو بێردەنگم هەیە بەڵێ خاتی کوێستان فەرموو سپاو لە هەموو لایەک دەستخۆشیتان لە یەکەم سواز بوو مامۆستا تەڵات بۆ دەرفەتە من یەک پرسیارمەیە مامۆستا تەڵات ئێمە بۆچی لە ئەدەبیاتی کوردی بە درێژایی مێژوو سێر ئەەکەین ئێمە شاکارمان نییە ئێمە زۆر فەقیرین لە شاکاری ئەدەبی شاکارێک کە بەڕاستی شاکارێکی جیهانی بێت کە هەموو دنیا بەمان ناسێ ئێستا جەناب و کۆمەڵێ ناوت لە دوای یەک ڕیس کرد ئەمە مەکسیکیە ئەمە ئیسپانیا بۆ ئێمەی کورد شتێکمان نییە مەسەرەن ئێمە لە دەمی ئەوروپیەکەوە بیبیستین کە کورد ئەوەی هەیە کوردیش ئەم نووسەرەی هەیە من خۆم پار لە پێشەنگای گەورەی کتێبی تاران کتێبی دوایمین هەناری دنیای بەختیار عەلیم بینی بەڕاستی زۆر ینی چۆنڵی زۆر هەیەجان بۆ من کە فارسێک ئەوەنە بە تاسقەوە بڕوات دەست بەرێ بۆ کتێبە بڵێ ئەمە کتێبی بەختیار عەلیە بۆچی ئێمە لە جیهانە دەنگمانە ئەم بە درێژایی مێژوو ئێمە جیهان بینیمانەوە نەدەست بۆ نەمانتوانیوە شاکارێکی ئەدەبی بەو جۆرە خەلق بکەین کە بتوانین ئەگەر بە ئاسی شکسپیریش نەگەین دەرەجەیەک خواردە لە شکسپیر 2 دەرەجە 3 دەرەجەش بۆچی ئەبێ مەسەلەن ئەوروپیەک ببینی زۆر بە شەوق و زەوقەوە بێت ئەو هەموو مەسروفە ئەو هەموو کاتەی خۆی بکوژێ دابنیشێ فێری فارسی بێ بۆ ئەوی مەولانا تێبگا بۆچی ئەجنەبیەک عەرەبێک فارسێک تورکێک نایە ئەم کاتەی خۆی بکوژێ بۆ ئەوی فێری بۆ ئەوەی بتوانێت گیانبینی مەسەلەن مەحوی بخوێنێتەوە یان ناری بخوێنێتەوە یعنی ئێمە بە درێژایی مێژوو بۆ هیچ شتێکمان نییە کە لە جیهانە ئێمەش بڵێ هاوار بکەین بڵین ئێمەی کوردیش ئەمەمان هەیە شێرکۆ بێکەس من بەڕای من ئەمە ڕای شخصی خۆمە من پێم وایە شێرکۆش بۆی ئەوەنە بەناوبانگە یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە هەمووی زیاتر ناوبانگ و قسەی هەیە لە بینی ملەتانی چواردە و خاستن کە چاویان زۆر بە ئەدەبیاتی ئێمەش هەڵمایە ئەوەیە شێرکۆ خۆی کەسێکی زیرەک بۆ زۆر گەڕاوە زۆر ئەو ئاطرافی بە ئەوان کرد ئاطرافی بە شامل و کردو بۆی شامل و ئاطرافی بە شێرکۆ کردووە من تەنها پرسیارەکەم ئەوە بوو کە ئێمە بۆچی شتێکی وامان نییە و سپاس بۆ مولایەک دەستان خۆش بێت ئوستاز قسە بکەم کاکاوبی ئوستازیان فەرموو بۆ شاکارمانیە وەڵام خۆی وازەحە بۆ شاکارمانیە ئێستا یعنی تۆ سەیری هەولێر سلێمانی مەکە ئێستا 20 ملیۆن کورد لە تورکیا بۆی نییە سڵاو بکە بە کوردی یعنی شاکار چۆن دروستە بێ ئەو کاتەی بۆی نەبێ قسە بە کوردی بکە بۆی نەبێ لەسەر نفوسە ناوی کوردی بێ یعنی ناوی لێ بنێ هەڵگورت ناوی لێ بنێ هەڵوێست یعنی تۆ شاکار چۆن دروست دەبێت تە بەشای ئەو 4 ملیۆنی ئێرە مەکە هەر دە ڕۆژ لەمەوە پێش لە ئێران کچێک گیراوە لەبەر ئەوەی دەتەڵەبەی فێرە زمانی کوردی کچێکی بەستە زمانی جوانچیلەی مناڵکات ئەوە حکوومەتی ئێرانی گرتوویەتی لەبەر ئەوەی دە کەسی فێرە زمانی کوردی شاکار چۆن وا دروست دەبێت سەیریکە ملەتێک ئێستا مەسەلەن یەشە خەنجەر لێکێ بدەم من یان یەشە خەنجەرم لێ بدا لەخۆ گورانی بۆ ناڵێم هەردەی بکژێن ملەتی کورد دیارە یعنی ئەوەی مەشعود محەممەد دەڵێ لە دوای نەمانی مادەکانەوە لە دوای نەمانی ئاخر معقلی مادەکان کە زوحاگ بوو یان ئیستیاگ بوو لە هەمەدان و ئەوانە کە کورد ئاخر مۆڵگەوە یان ئاخر مەکۆ یان ئاخر هینی مۆڵگەی مقاومەی کوردبوونی دەڕوخێ و فارسەکان دەست بەسەر و منتیقێدا دەگرن و زەردەشتێت دەبەن و تەرجەمەی فارسی دەکەن و دەڕۆن و ئەوانە کورد میلەتش هەتیوەکەوی هەتیو
لەناو هین یەکێک تعداری دەکەیش اقتصابیەکەیش دووز لە دەیەکێ دوو فەردە ئادیەداتی وەکو بناڵێک لە سەجادە گەورەبی بەڕاستی کورد لە ناو میلەتانە گەو شاخەیە نەبووە ئێستا یعنی 300 ساڵ بوو بووە یعنی ملەتێکە لەژێر هەڕەشەی توانەوەیە یعنی تۆ ناکرێ داوا لە من بکەی بڵێ وڵا تۆ دەبێت لەسەر ئەم شاخە من دەربەمە خوارەوە فرد دەمە خوارەوە بەس تۆش لەو هاتنە خوارەوە یا گۆرانی بڵێ شاکار ئەو کاتە دروستە بێ کە تەمەدون هەبێ کە شارستانێت کە ئیستقرار هەبێ ئێستا ڕاستە ئێمە لە شارەکاندا حتا ئێستا مەسەلەن لە هەولێر لە سلێمانی مەسەلەن مۆدرنێتی مادی دەبینی مۆدرنێتی مادی بریتێ لە ئەندەرپاس و لە جسر و لە بینایە بەرز و لە شاری جوان و لە نازانچی و لە ڕامادا و لە ڕۆتانە و ئەوانە بەڵام خۆ مەسەلە مۆدرنێتی مادی بەس نیە ئەدی مۆدرنێتی فکری ئێمە مۆدرنێتی فکریمان نییە یعنی کابرا ڕاستە لێکزیدەچی پێ و چاکەت و پانتۆڵەشی ئاخری بەدی بەس قسە بکە لە باپیرم خراپتر قسە دەکات قسە بکە لە باپیرە گەورەی من متەخەلیفترە ڕاستە مۆدرنێتی مادی پێە بەڵام مۆدرنێتی فکری نییە شاکار بەمانای تەسیس یان بەمانای تێکستی یعنی تێکسیس تەسیسکردن کە ڕۆمانە کە دیکۆمنتاریە کە فیلمە کە ئەفسانەیە إلى آخره یعنی ملەتێک لەژێر هەڕەشەی کوشتن و لە ڕەشەی نەمان و ئەوانە دابێ چۆن دەکرێت شاکر بەمە دروست نابێ یعنی ئێستا شاکارێکم بۆ بێنە لە ئەسنای حربی عالەمی یەکەم و دووەم شاکارەکان دائیمان یان لە پێش حربی عالەمی یەکەم بوویان لە دوای حربی عالەمی یەکەم لە دوای شەڕی جیهانی یەکەم بوویان لە پێش شەڕی جیهانی کەس لە ئەسنای یان لە کاتی شەڕەکاندا شاکار نانووسی دوای شاک حتا لە شۆڕشیشا لە کاتی شۆڕشە شاکار نانووسی شاکار یان لە پێش شۆڕش دەنووسێ یان لە دوای شۆڕش دەنووسێ لە کاتی فەوزای ژیان تێکستی تەسیسی نانووسێ ڕەنگە تێکستی عاتفی بنووسێ دواتر شتێشکەش هەیە ئێمە ڕۆژهەڵاتی تەکنیکمان نییە ئەحساسمان هەیە ئەوروپیەکە یعنی ئێستا بۆ تەقسێکی زۆر گرنگی هەیە دەڵێ هەر ئەوروپیەک کە بیوێ عەزیم بێ دەبێت بێتە شەرقی لەبەرەوەی ئەحساسەکە لە شەرق وەردەگری خۆتان دەزانن برادران هەموو ئەحساسی کوڕەی ئەرزی و مێژووی مرۆڤایەتی تێمە شەرقە ئەفسانەکان دینەکان حەزارەتە کۆنەکان ئیمپراتۆرەتەکانی نەژا حتا یۆنانی شەرقە لە پاش حربی عالەمی یەکەم بووتە غەربیان بڕۆ مەتحەفەکانی ئەوروپا بگەڕێ بزانە 1995 شەرق نییە مەتحەفەکانی ئەوروپا هەمووی فرعونی و سۆمەری و بابلی و ئەکەدی و عوسمانی و ئیسلامی و مەسیحی و یەهودی نییە شەرقە ئەحساس شەرقە بەڵام لە شەرقە تەکنیک نییە ئەحساس زۆرە زاحێز قسەیەکی زۆر گەنجیە زاحێز 1100 ساڵەوە پێش قسەی دەکات بما معناه دەڵێ بابەتەکان لە شەقام کەوتون بابەتی ئەدەبی یعنی سوالکەرێ دەبینی ژنێکی جوان دەبینی نازانس دەبینی میوە فرۆشێک دەبینی بابەتەکان کەوتون بەڵام حکمەتەکە لە سنعەتەکەدایە ئێمە بابەتمان زۆرە بەڵام سنعەتکاریەکەمان نییە یعنی وەکو ئەوە ئێستا لە پێش دەکەی ماڵی ئێمە بینی دوو قەلاب هین فرێدەی دار و شەبکە دار و نازانچی من دارتاژ نیم نازانمەوە بەچی بەکاردی ڕاستە دارم زۆرە بەڵام ئەگە دارتاژ بێ ئەگە سنعەتکارەکە بێ دەزانی ئەم دارە بۆ بێشکەیە ئەم دارە بۆ سیستەمە ئەم دارە بۆ پلیکانەیە ئەم دارە بۆ پەیژەیە ئەم دارە بۆ قەدەفەیە سنعەتکاریەکەمان نییە شتێشتریشەیە ئەدەبی کوردی ئەدەبێکە لە نەحەقیشی نەبوو بەڕاستی یانی ئەدەبێکە لەسەر ڕق بەرهەماتوە ڕق لە بەرامبەر دوژمنان یانی ناحەقیشی نەبووە یانی معقول نیە تۆ خەنجەرم لێ دەی و بڵێ گۆرانی بۆ ناڵێ خەنجەرم لێ هەج نیەوە دەم برا هاوارەکەم چ بکەم یانی کورد کە ئەم ئەدەبەی بەرهەمهێناوە هەر هی ئەوە بووە کە خەنجەریان لێداوە یانی هیەوە نییە کابرا گۆرانی بۆ بڵێ و خەنجەری لێ بێ گۆرانی گوتن ئەو کاتە دەگوترێ کە ئینسان مرتاح بێ ریلاکس بێ فرقەیەکی مۆسیقی لەگە بێ نۆتەی لە پێش بێ ئەوە هەمووی دنیایەکی لۆجستیە لە نووسینی ژوایە نووسین لە ئێمە هیوایەتە نەبووتە ئیش چ نووسەرێک هەیە بە پارەی نووسەرەکانی بژی لە کوردستان دەبێت مەمنونی دەستگایەکی لۆی چاپکە ئەوش بەلالوتەوە 20 نوسخەی بداتێ و بڵێەوە حەقەکەت خۆش قازانجی لێ بکە چێ لە کتێبە قازانجی کردووە لەدەی باشە
یەکێک ئۆران بامە بە کتێبەکانی بۆتە ملیۆنێر برا مارکیز بۆتە ملیۆنێر ئەلبێرت کامۆ بۆتە ملیۆنێر هەمیان باشترین ژیان هیمن گوای چێ فەقیر ژیاوە لە ئەدیبەکانی ئەوروپا چێ هەمیان بوونەتە خاوەن پارەی باش لێرە هیوایەتە ئیش نییە تۆ تەسەور دەکەی من لە سیێشەکە من لە ئەلغامە ئیشەکە لە مین هەڵگرتنەوەیە بەس بۆی ناچاری ئەم ئەو نەبم ناچاری ئەم دەستگا حیزبی و ئەوان نەبم یەکێکی وەکو ئۆرهان بامۆک سعات 8 بەیانی دەچێتە ژوورەکەی ئۆفیسێکی هەیە ئۆفیس لە ماڵێژنا مەکتەبێکی گرتووە سعات 3 دێتەوە ماڵێ وەکو ئیش وەکو دەوام ئێمە چ بکەیت دەبێت لە سەوڵەکە چایش بە خەڵوز بخۆیت و پاسە شعر بنووسی بڵێ ئەمە شاکارە کاکە ئەمە شاکراوە دروست نابێت شاکار ئەوەیە ژیانتی بۆ تەرخان کرد ئێدەی باشە ژیانی ئەدیبانی ئێرە سەتا چەندی بۆ ئەدەبە سەتا چەندی بۆ بژێویە حتمما بژێویەکە زیاتە حتمما مەشاکلەکە زیات بۆ بودا زۆر سپاس خات و چێستا دەستەکانە خۆش بێ ئستازیان کاردلێر و کاکاوکارمان هەیە وەریانەگرین ئوستازیان بەرەوە قوربان دەست خۆش ئوستازیان زۆر سپاس هەم بۆ شارەکان هەم بۆ بینیابینینی خۆت لەگەڵ ئێمە کە شێرت کرد وەڵام پرسیارێکی کورتم هەیە پرسیارێکی کچکە ئایا نەبوونی زمانێکی یەکگرتوو بۆ کورد بۆ نمونە شێکسپیر کە توانیوێتی شاکارەکانی بنووسێت کۆمەڵە خوێنەری زۆری هەبووە بەڵام ئێستا تەڵعات تاهیر کە دەنووسێت تەنها سلێمانی هەولی دەتوانێت گوێ لێ بگرێت کەسێک لە دیاربەکر کەسێک لە ئامەد ناتوانێت گوێ لێ بگرێت ئایا ئەوە تەسیرێکی هەبووە لەسەرەوەی کە کورد نەتوانێت شاکاری وا دروست بکەیان شاعرێک کە نەتوانێت بە نووسینەکانی بژیا لەبەر ئەوەی بڵێ کڕیارەکان و مشتریەکانی لە چەمەلیۆنێک تێناپەڕێ ئەو خاڵێکم داواکارێک چم هەیە زۆر جام وتارەکانی جرابت دەخێنەوە و جۆرە شارەکان دەژم بەڵام بۆ قەتبیر لەوەی نەکردوتەوە کە وتارەکان بخوێنیەوە وەکو چۆن شارەکان دەخوێنیەوە کە من دەبینم لە وتارەکانیشدا بەڕاستی چۆن لە عەرەبیدا نزار قەبانی و لە کوردیدا هێمن چەند شارەکانیان خۆشن بەڕای من نووسینەکانیان خۆشترن من وا دەبینم بۆ تەڵعات تاهیریش کە چەند شارەکانی جوان زۆر جار نووسینەکانی جوانتریش بن زۆر سپاس کاکەت لێر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ هەردوو تێبینیت طبعا نەبوونی زمانێکی یەکگرتوو بێگومان ئێستا مەسەلەن یەکێک لە سلێمانی دەنووسێ ئەرە و منتیقەی سلێمانی هیچ ئاگای لە بادینا نییە باشە جان وابزانم هی کاکە لێرە تەواو ئەمەش بەشێکە لە جوابەکەی خات و شێستان کە شاکار بۆ دروست نابێت کاک هاوکاری زۆر ئەگرین و کۆتا بەشدار بووە لەش ساغ کاک تەڵادیان زۆر زۆر ئەزێتی کێشا ئەرکی کێشە ئێستا کاک هاوکاری زۆر ئەگرین ئەبێ ببورن ئەو بەڕێزانی تر کە ناتوانین ئەوانی کۆربگرین لەبەرەوەی کە زۆر لە کات تێپەڕێ بەڕاستەکەی فەرموو کاک هاوکار کاک هاوکار فەرموو بەڵێ کاک هاوکار فەرموو دەست خۆش بێ سپاس بۆ ئەمریکای کۆرنەر سپاس بۆ ستافە بەڕێزەکەی سپاس بۆ شاعری بەڕێز وڵاتایی زۆر زۆر سپاس یەکەن کە ماندووی کێشا و ئەم چەند دقەی بۆ ئێمە تەرخان کرد بەحەقیقەت من بە تەواوی گوێم لە بابەتەکەی بوو بەڵام پێم خۆش بوو یەک دوو شت بڵێم یەکەمیان وەکو بابەت کاک هاوکار دەنگی خەتا بوو ببورە پێچێت کێشێک لە ئینتەرنێتەکەی کاک هاوکارە هەبێت داوای لێبوردنەوە لە کاک هاوکار کە کاتی بەرنامەکەمان بەڕاستێکی زۆر زۆر لایەوە هیوادارم کاک هاوکار پرسیارەکەین بۆ بنێرێ ئێمە ئەتوانین پرسیارەکە بۆ مامۆستا تەڵعات بنێرین جوابەکەی وەربگرینەوە بینێرینەوە بۆ کاک هاوکار بەڕێزان زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەکتان سپاس بۆ ئەو کاتی کە پێتان بەخشین سپاس بۆ مامۆستا تەڵعاتی بەڕێز کە زۆر لە کاتی خۆی بێمە بەخشی سپاس بۆ وتە جوانەکانێ بۆ ئەو بابەتە شعرە جوانانی کە ئەمڕۆ پێشکەشی ئێمەت کرد مامۆستایانەگەر هەر شتێک هەبێت لە کۆتاییە فەرمووی من سپاسی بەڕێز دەکەم سپاسی کاکەت لێر دەکەم
سپاس بۆ هاوڕێیانەی کە کاتی خۆیان بە من بەخشی و بە شایستی ئەویان زانی کە گوێ لە من بگرن هیوای سەرکەوتن و سەرفرازی بۆ ئەمریکان کۆرنەری سلێمانی و بۆ تۆ کاک هاوبیر بۆ کاک لێ دەخواست سپاس بۆ ئێوە سپاس بۆ جەنابی شت کاتێکی خۆش